بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، قوتابیانی هێژا، بینەران و بیسەرانی خۆشەویست، سڵام عەلەیکم. بۆ تایبەتمەندێکی تر لە تایبەتمەندیەکانی گفتوگۆی ئاکادمیک و کەسایەتی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. لە هەڵقەی پێشوە باسی منتقیبوونی کەسی ئاکادمیکمان کرد و لە ناوی منتقیبوونە باسی ئستدلالمان کرد و لە شێوە ئستدلالەکانە ئەو جار باسی ئستدلالی ئستقرایی یا لە ژێرەوە بەرەوبان چوون لە جزئۆ بۆ کولچوونمان کرد کە ئەم جارە باسی شێوەی ئستدلال یا بەڵگەهێنانەوەی قیاسی ئەەکەین. لە شێوەی ئستدلالی ئستقراییە ئێمە بەبینینی تاکەکان، مستاقەکان، نمودەکان و کۆکردنەوەی تایبەتمەندیەکانیان لەسەر یەک لە ناوی مێشکمانە خاڵێکمان ڕوون کردو کە لەمەودا بە یارمەتی ئەو خاڵە ئەتوانین فکر بکەینەوە و بڕیار بدەین. ئەی خەمەوە بیرتان ئەو جار باسمان کرد لە پەلەور بە بینینی قاز و سۆنە و مراوی و مریشک و ئەمانە وتمان پەلەور شتێکە دنووکی هە، دوو باڵی هە، دوو قاچی هە، هێلکە ئەکات، پەڕی هە، خوێنی گەرمە کە تۆزێ چوینە پێشتر ڕوانیمان نەعامەیش پەلەورە ئەمانەی هە ئەوان نەتوانن باڵ بگرنەوە، ئەم ناتوانێت باڵ بگرێتەوە. باڵۆگرتنمان لە پەلەور لابرد و لەمەو دووە لە ڕووی زانینی کەلیمەی پەلەور هەر جانەورێکی تر بدرێتە بەردەستمان ئەتوانین بێژین ئەگەر ئەو تایبەتمەندیانەی بێ پەلەورە و ئەگەر نەیبێ پەلەور نییە. ئەوەی کە لەوێ دەریتێرین ئەیکەینە حکمێک لەمەو دووە لە ژیانمانە بەرەوبەر بەو حکمە قیاسەکەین. هەر شتێکی تر بدرێتە بەردەستی ئێمە بەو حکمە تاقیکاری بۆکەینەوە. قیاس کە یەکەین کاتێکە شتەکە وەک خۆی نازانین چییە، بەڵام بە ئەو شتانەی کە شەباهەتیان هەوە تەکی ئەوە وەکو ئەون و حکمێکمان پێشتر لە ڕووی ئەوانەوە دروست کردە و لە مێشکمانایە شتی تازە تاقی ئەەکەینەوە ئەتوانین بڕیاری لەسەر بدەین. وەک ئەو جاروتمان چون ئەو حکومە کە پێشتر دەرماناوردە تا ئاخرین شتی سربسات نەبینین نازانین حکومەکە تەواوە ڕێگە تێڵینەوە بۆ خەتا بەو حکومە ئیسا بۆ شتێک حکومەکەین کە شتەکە لە سەتاسەد وەکو ئەمان نییە، شەباهەتی بەمانەوە دیارە خەتەرە لەرەش خەتایەکی تر بکەین. ئەوەیە کە لە ئستدلالی قیاسیە بە حکمێکە ڕەنگە لە سەتاسەد نەچەسپیاوێت لەبارەی شتێکی ترۆ کە لە سەتاسەد وەکو خۆی نییە بەڵکو شەباهەتی ڕەنگە لە سەدا 99 بێت حکمەکەین. ئەمە باشترین شێوەیە بۆ ئەوە ئێمە دروست فکر بکەینەوە. جارێ لەمە باشتر ڕێگەمان نییە. بۆ یەکانە بەڕێزۆ ئەچینە بەردەستی قیاس و لە قیاس بۆ ژیانی داهاتوومان کەڵکۆرەگرین. بەڵام وەکو کەسی ئاکادمیک وەکو کەسی لێزان ئێژین لێرەش لە سەتاسەد ڕەنگە نەمان پێکاوێت. بۆیە ئەبێ ڕێگە بێڵینەوە بۆ کەسی بەرانبەر ئەویش قسەی خۆی بکات، ئەویش بەڵگەی خۆی بێرێت، ئەویش خاڵەکان بخاتە بەرچاو نەکو ڕاستی بەلای ئەوە بێت و ئێمە هەڵەمان کرد بێت. ئەوەیە لێرەش دووبارە مدارا دیگەرپەزیری گوێگرتن لە بەرانبەر دەست پێکات. یەکێکی تر لە شێوە ئستدلالەکان شێوەی ئستدلالی ئستنتاجیە. بەمە ێژن بورهان کە ئستفادەی لێ ئەەکەین بۆ بەڵگەهێنانەوە بۆ کاتێکە گەرەکمانە شتێک ڕوونکەینەوە. کاتی وا هەست شتێک ڕوو ئەدات و لە ئێمەوە گومە و جواوی تەواومان بۆی نییە. بۆ نمونە حادسەیەک ڕوویداوە و کەسێک مردووە و ئیسا گومان لێکراوەکان ڕەنگە 10 نەفەر 20 نەفەر بن و هەمویان جێگەی هەست وا بزانین لەو خەتاوە ئەمان دەستیان بووە. بەڵام بەڵگەی تەواومان نییە کە کامیانن و بەڵگەیش نییە بزانین کامیان نییەن. ئێمە دەست ئەەکەینە بەڵگە کۆکردنەوە وەکو پۆلیسێک ئەچواتە سەر قەتڵێک و 3 کەسی گومان لێ کردووە. ناتوانێت هیچ کامیان بێ بەڵگە بەردا و نایشتوانێت بێ بەڵگە هیچ کامیان سزا بدات. دەسەکاتە بەڵگە جەمکردن لەسەر هەر کامێکیان زۆرترین بەڵگە کۆبووە باوجودێکە هێشتا
بڕیاری سەداسەتمان نییە خەتای کامیانە لە ڕووی ئەوە کە گرفتمان هەیە و ئەبێت بڕیارێک بدەین ئەتوانین ئەوەی کە زۆرترین بەڵگەی لەسرە جارێک بگرین و ئەوانەی کە کەمترین بەڵگە هەست یا بەڵگەمان بۆیان نییە بەری بدەین. لە ئستدلالی ئستنتاجیە ئێمە جواوی تەواو خۆمان ئەزانین نیمانە و چارەش نییە ئەبێ بڕیارێک بدەین. لەویاوە ئەوەی کە زۆرترین بەڵگە بۆی کۆ ئەبێتەوە و زۆرترین چت یارمەتیمانەکە هەڵی ببژێرین هەرچەند لە سەتاسەت هەڵبژاردنەکە خۆمانی شەزانین تەواو نییە هەڵەبژێرین کە ئەوەیە ئەگەیەنە بابەتێلی زۆر گرنگ وەکی مردنی ئینسانێک ناتوانین ئەگەر لە سەتاسەت بەڵگەمان نەوێت بڕیاری ئێدام بدەین ڕەنگە لە سجناگیری بدەین و بێسین بۆ بڕیاری تر و لە علمیچا هەروایە زۆر کات ئەگەین بە چتانێک لە سەتاسەت بەڵگەمان بۆ ڕۆشنیان نییە بڕیار ئەدەین لەبەر ئەوە ئێستا داماوین و هەمیشەیش ئامادەین چتی تازەمان دەستکەوت لەم بڕیارە پاشکەس بکەین. ئەمە ڕەوشی تەفەکوری منطقیە لە ئستدلالی ئستنتاجیە. لەبەر کەمی کات تا جارێکی ترەگەینەوە خزمەتتان بەخۆ.